بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێزان بەخێر بن سەرسەر و سەرچاومان دیارە زانن زیکەی 6 مانگ لەمەوبەر بە دیاریکراوی لە چواری 2025 یەکەم وانەی کۆرسی بنەماکانی پەروەردەی مۆدێرن لێرەوە دەستی پێکرد. تاوان ئەم کۆرسە تاوەکو ئێستا کە کۆتاوانە بوو ئەمڕۆ 43 وانە لە مای 26 هەفتەیە وتراوەتەوە، 43 سیمینار وتراوەتەوە لەموانەیە. لەم 43 سیمینارەیە دیارە پێشتر دکتۆر باسی کرد کە کورتێکی هێنایە کە باس بەچی کراوە و دواتر باس لە کۆرسی داهاتوە باس بەچی دەکرێت باسی بەڕێزانە ئەمەوێت ئەوتان بەبیر بێنمەوە کە هۆی لەدایکبوونی ئەم کۆرسە چی بوو. دیارە هۆی لەدایکبوونی کۆرسەکە پەیوەندی بۆ بارودۆخە پەروەردەیەوە هەبوو کە بەگشتی لە کوردستانە و بەتایبەتی شتە ناوچەکەیان هەبوو. بارودۆخی پەروەردە مشتومڵی زۆری لەسەر بوو بۆ ئێستاش لەسەرەتی چارەسەر نەبووە بەداخەوە. کێشەی بایکۆت و ناوەندەکانی خوێن و دەوام نەکردن و کێشەی تەنانەت سکیڵی مامۆستاوە ئەوەی کە پیشەیە و ئەوەی کلتوریە و ئەوەی مۆراڵیە جیانی کراوەتەوە وەکو دکتۆر باسی کرد. دیارە کۆمەڵێک بابەت پرسران، کۆمەڵێک خەم هەبوو لە هەندێک شوێنەوە لە ناوەندەکانی خوێندنە لە ناو خێزانەکانە بوو بە بابەتی گفتوگۆ کە پەروەردە لەم ئاموساتەیە کێشەیەکە و کێشە گەورەکەیە کە بۆچی ئێمە ئاوای لەکێوە دەست پێ بکەین. وێ ئێمە وەکو هاوڕێیان زانین خۆمان بەشێکی زۆرمان مامۆستا بوون و کێشە و گرفتەکانمان دەزانی سەرقاڵ بوو بە بابەتەکەوە. گفتوگۆمان کرد لەگەڵ بەڕێز دکتۆر عیرفان کە ئەم کۆرسە بکاتەوە، کۆرسی ئەم جارەی لەسەر پەروەردە بێت و ئەویش خۆشبەختانە ڕازی بوو بە داواکە و دیار ئەزان ئەوانەتان کە بەشداریتان کردووە لە کۆرسەکەیە. کۆرسەکە بە ناوی بنەماکانی پەروەردەی مۆدێرنەوە وەکو باسمان کرد دەستی پێ کرد. ئەمڕۆ کۆتاییمان پێێنا هۆی لەدایکبوونەکەی ئەوە بوو و هیواداری شتێک کرابێت لەوەی کە پەروەردە هەنگاوێک بەرەو پێشەوە بنێت و بەشێک لەو وشیاریە کە پێویستە گەیەنرابێتە لای ئەوانەی کە پێهێنەری پەروەردەن کە ئەساسن لە پەروەردەیە بەتایبەتی مامۆستایان. لێرەوە نەمەوێت گلەی گازندەیەک نەکەم، ینی هاوڕێیان زانین گلەی گازندەیەکمان هەیە لەم سنوورەیە لە هەڵەبجە و لە خورماوشە بەتایبەتی مامۆستایەکی زۆر هەیە و گیرگرفتێکی زۆر هەیە. ینی ڕۆژانەیەمان دەیان بینین گیرگرفتەکان باسەکان ئامادەبوونیان زۆر کەم بوو بەداخەوە مامۆستایان تا دەبوو زیاتر ئامادە بن. بەڵێ ئێمە سوپاسی ئەوانەیان دەکەین کە پێیان وچوین لە ڕێگەی ئۆنلاینەوە متابعی کۆرسەکانیان کردووە، بەڵام بەڕاستی هەستەکەین ئەو خەمە نەبوو کە بەڕاستی خەمێک بێت بۆ چارەسەرکردنی و گیرگرفتانی کە ناوەندەکانی خوێندنە هەبوو. هەروەها ئەوانەشی ئەو داوەدەستگایەکی کە پەیوەندیدار بوون بە پەروەردەوە ئێمە گلەیشمان لەوان هەیە ئەوانیش بە هەمان شێوە ئامادەیەکی گونجاویان نەبوو یاخود هەر نەیان بوو لە کۆرسەکان. لێرەوە ئێمە لە کۆتاییە دەمانەوێت سوپاسی هەموو ئەو هاوڕێیانە بکەین، هەموو ئەوانەی کە خەمیان خەمی پەروەردەیە، هەموو ئەوانەی کە دەیانەوێت ڕۆڵەکانمان داهاتوویەکی گەشیانە بێ و ئەو جیهانەی کە دکتۆر باسی کرد بە درێژایی کۆرسەکە بگوازرێتەوە لە جیهانێکی لە ڕۆحی مرۆڤی کوردە بگوازرێتەوە بۆ نەوەی داهاتوو و جیهانێک دروست بکرێت. ئێمە ئەزانین هەمووتان ئەوانەی کە هاتوون بەو خەمەوە هاتوون و ئەستان کردووە کامە گیرگرفتێکە بۆی هاتوون. بۆیە سپاسمان هەیە بۆتان یەک بە یەکەتان. ئەوانەی کە لە سەرەتای کۆرسەکانەوە لە سلێمانی و لە هەڵەبجەوە هەندێک هاوڕێ زۆر بەشدار بوون و هەندێک هاوڕێ بەتایبەتی لە هەڵەبجەوە تاوەکو ئێستا یعنی بە درێژایی کۆرسەکان بەشدار بوون. ئێمە سوپاسی بێپایانمان هەیە بۆیان. ینی ئەزانین کە
چەند لە ئێمە پرۆشتر بوون زۆر جار لە ئێمە پێشتر هاتوونەتە ناو کۆرسەکانەوە وە ئێمە سوپاسان دەکەین کە کۆرسەکە ئێوە ڕاتانگرتووە ئێوە هاوڕێیانی زانین ئێوە هەروەکو ئێوەوان سوپاسی بەپایانمان هەیە بۆتان و سوپاسمان هەیە بۆ بەڕێوەبەر و کارمەندانی کتێبخانەی گشتی خورماڵ کە ئەم هۆڵە جوانەی پێشکەش کردین بە درێژایی کۆرسەکە لەگەڵ ئەوەشە سوپاسی تیپی مۆسیقای میرزادە دەکەین کە هەم پێشتر وەکو هاوڕێیانی هەڵەبجە و ئێستش تیپی مۆسیقای میرزادە کە بەشدارە بن لەگەڵمانە هەر کاتێک ویست بێتمان بەشدار بن لەگەڵمانە و هەروە سوپاسی پێیجی هۆرەمان ویست دەکەین کە هەندێک لە سیمینارەکانی گواستوتەوە لەم کۆرسەیە وە لێرەوە ئێمە بەگشتی سوپاسی هەرەموتانەکەین بەڵام بێتکردەوەش ئەو بێ ئەوەم بیر نەچێت کە ئەم کۆرسە لە ڕاستیە لەسەر ئەرکی ئەم هاوڕێیانی کە ئامادە بوون براوەتە ڕێوە ینی ئەوەی کە پەیوەندی بە مادیەوە هەبووە هەر لە ناو گیرفانی ئەم هاوڕێیانە بووە و زانینی شۆکو ئەم هاوڕێیانە بەشدار بووە لە بەڕێوەبردنی کۆرسەکە بۆ جارێکی دیکە سوپاسان دەکەین ئێمە چەند سوپاسنامەیەکی تایبەتمان هەیە بۆ هەندێک هاوڕێک کە لێرەن جا لەبەرەوە لێرەوە دەست دەکەین بۆ سوپاسنامەکان دواتریش تیپی مۆسیقای میرزادە بە چەند پارچە مۆسیقا گۆرانیەک کۆتایی بە مەراسیمەکە دێنین یەکەم بەڕێوەبەری گشتی کتێبخانەی خورماڵ کە خۆی لێرە نیە و دەسەفەرێکە دیارە مامۆستا مستەفای ڕاست باردووە بە وەرگرتنی خەڵاتەکە ئەگەر دەتوانێت عەرفان مستەفا فەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتە ڕێزان ئێمە دوو خەڵاتی تایبەتمان هەیە لە ڕاستیە بەشێکی زۆریشتان هەر شایانی ئەو خەڵاتەن کاتون بەڵام ئەم دوانە تایبەتن ئەویش مامۆستا عەلی و مامۆستا سەیران کە بە درێژایی کۆرسەکە پێش ئێمە لێرە بوون زۆر جار وەیە ئێمە لێمان قبوڵکەن دوو سوپاسیان بکەین جا ئێستا ئەگەر مامۆستا سەیران فەرمێت بە وەرگرتنی سوپاسنامەکەی کاک تەها ئەگەر فەرمێت پێشکەشکردین مامۆستا ئارام زەینەدین ئەگەر فەرمێت پێشکەشکردین بەڕێزان ئێمە کۆتا خەڵاتمانەیە خەڵاتێکی زۆر تایبەتە و ئەو هاوڕێیەمان خۆی نەیزانیوە زۆر ماندووە لەگەڵمانە و بە درێژایی کۆی کۆرسەکان لە دەرەوەی کۆرسەکان لەگەڵ میدیاکانی زانینا زۆر ماندووە و بەبەردەوامی ئێمە پێویستە سوپاسی ئەو بکەین ئەویش بەڕێز مامۆستا سەباحە کە خۆی نەیزانیوە کە خەڵاتمان بۆ داناوە لە ڕاستیە جا ئەگەر دەتوانیت با مستەفا فەرموویە پێشکەشکردنی خەڵاتەکە زۆر سوپاسی بەڕێزان ئێمە شتێکی وامان نەماوە ئەوەی کە مابێت تیپی مۆسیقای میرزادە ئەگەر فەرمن بە پێشکەشکردنی مۆسیقا گۆرانیەکانیان سوپاسی
haydat heybeda derdim tav tava haydat heybeda derdim tav tava saati kimler zam tarikim yava saati kimler zam tarikim yava aman hey aman aman sad aman sadan çerhi çaveylen çerhi çaveylen seryandım şevan azizim seryandım şevan seryandım şevan azizim seryandım şevan Aman sada